سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین. لەم هەفتەیە جەژنی ڕەمەزانی پیرۆز دەست پێ ئەکا ئەو چەند ڕۆژەکەمەی کەماوە لە مانجی ڕەمەزان بۆ ئەوەی بزانین ئامادەکاریەکانیش هەم شوێنە گەشتیاریەکان هەم پلانی بەڕێوەبەرایەتی گشت و گوزاری سۆران بۆ پێشوازیکردن لە گەشتیاران لە جەژنی ڕەمەزان چۆنە. لەگەڵ فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشت و گوزاری سۆران لە نێو پرۆژەی گەشتیاری شنگلبانە گفتوگۆکەین. کاک فەیسەڵ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. پێمان بڵێ وەکو بەڕێوەبەرایەتی گشت و گوزاری سۆران چ ئامادەکاریەکتان کرد؟ بەڵێ زۆر بەخێر بێن، زۆر سپاس. تەبیعی بەر لە هەر شتێک پیرۆزبای لە خەڵکی کوردستان دەکەین بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز. بێگومان ئامادەکاریەکانی ئێمە لەسەر سێ ئاست دەبیت. ئاستی یەکەم ئەوەی کە پێویستە لەلایەن خودی کەرتی گەشت و گوزار لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتیەکان چ پێویستە بکرێت. ئێمە کۆبوونەواتمان کردیە لەو هەفتەی ڕۆیشتی و تەواوی پلانەکانمان دانان کە بە شێوازێک ئامادەکاریەکان بکەین و بچینە ناو پرۆسەی پێشوازیکردنی گەشتیاران. ئاستی دووەم ئەوەیە کە ئەمە بتوانین هەماهەنگی بکەین لەگەڵ دام و دەستگاکانی پەیوەنددار بە بابەتی پێشوازیکردنی گەشتیاران و بەوەی بە شێوازێک بیت ئەو گەشتیارەی دێت هەم لە ڕووی سەلامەتی و تەندروستی و بە شێوەیەکی گشتی ئەمنیەت و ئەوانەی پارێزراوە بیت. لەوێ پەیوەندیمان لەگەڵ زۆربەی دام و دەستگاکانی پەیوەنددار کردیە بە تایبەتی لە بەرگری شارستانی، بەڕێوەبەرایەتی تەندروستی، هێزەکانی ئاسایش و هێزەکانی ئەمنی بە شێوەیەکی گشتی، جگە لە بابەتی کۆمپانیەکانی پاکخاوێن ڕاگررتنی شوێنە گەشتیارەکان و زبل و خاشاک. ئاستی سێم ئەوەی کە بتوانین لەگەر کۆمپانیا لەگەر خاوەن پرۆژە گەشتیاریەکان هەماهەنگی بکەین و تەنسیق بکەین لەسەر ئەوەی کە بە شێوازێک ئەم ئامادەکاریانە بکرێت. پەیوەندیمان کردیە لەگەڵ زۆربەی ئەو شوێنانەی کە فۆکسی زۆریان لەسەر و ینی زەختی زۆر و لۆدی زۆریان لەسەر دەبی لە گەشتیاری شوێنە گەشتیارەکان بە تایبەتی ئێستا ئەمە کە لێرە لە ناو شنگلبانەداینەیەکە کە لە هەرە گرنگەکان کە لە وەرزی هاوین لە عەفو لە وەرزی بەهار گەشتیاری بۆ دێت و بە هەمان شێوە لە وەرزی هاوینیش، بەڵام وەرزی بەهار بە تایبەتتر لۆدی زۆری لەسەر دەبیت. پێمان وایە پرۆژەکە ئێستا لە ئامادە باشێکی زۆر باشدایە و زۆربەی ئەو شتانێک کە پێویستن لە پێناو سەلامەتی و فەڕاحنایی و ئارامی گەشتیاران لەبەردەستن. شوێنەکانی دیکەش بە هەمان شێوە، بەڵام ئەوەی تایبەتمەندە بە بابەتی گەشتیاری بەهارە ئەوەیە کە خەڵک زیاتر ڕوو لە سەیرانگاکان دەکات، سەیرانگە گشتیەکان. بۆم مەبەستەش ئێمە پلانمان ئەوەیە کە ئەو شوێنە گەشتیاریانە لەسەر ئەو بنەمایی کە سەلامەتی هاوڵاتی پارێزراو بیت و خزمەتگوزاری تایبەتیشی تێدا بیت. ئێمە بە دوواداچوونمان کردینە ئەو شوێنانێک کە پێویستن بەوەی خزمەتگوزاری زیاتری تێدا بیت پێویست بیت لۆیان دابین بکەین، بە تایبەتی سەیرانگەی بێرۆیانە، سەیرانگەی مەیدانۆکایە، کۆمەڵک شوێنی دیکەشێ لە چۆمان و لە خەتی مێرگە سۆر بابێم ساردا و مێرگە سۆر ئەوەش بڕاستی لۆدیان دەکەویتە سەر ئەو پێداویستانە کە پێویست بن لە خزمەتگوزارێکە هەوڵدەین دابینین. بە پێی پلان ئێوە بەدەر لەو شوێنە گەشتیاریانەی کە هەنە لە بۆ سەیرانگاکانیش ئامادەکاری خۆتان کردو پێشبینی ئەکەن خەڵک لەبەرەوەی نەورۆز کە تەناو ڕەمەزان و نەچۆتە دەرەوە ئەو جەژنە هەم جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزان پێکەوە بکرێتن؟ بێگومان ئێمە بەوەی کە پشووی نەورۆز کەوتە ناو ماجی ڕەمەزان حتمەن خەڵک لەبەر ئەوەی خەڵکی کوردستان بەشی زۆری هەرە زۆری مسلمانە و ڕێزگرتنێک لە مانجی پیرۆزی ڕەمەزان و پابەندبوون بە شعائری دینی ئێمەش وەکو ڕێزەک هیچ ساڵاتچێک و جموزۆڵێکمان نەبوو لە مانجی ڕەمەزان، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەستەکەین ئەو جەژنە جیاواز دەبیت لەبەر ئەوەی هەم خەڵک دامەزرۆیە و هەم بەهارەکەش ڕاستی بەهارێکی زۆر خۆشە و سروشتەکە زۆر لەبار و گونجاوە لە ڕووی کەش و هەواوە. سەرڕای هەندێش ڕاستی بابەتی باری گوزەرانیش کاریگەری دەبیت لەسەر ئەوەی کە ئەو چاوەڕوانیەکانی مە زۆر زیاتر بن لەوەی کە ئێستا کە تەوەقع دەکرێت. ئەو هەوڵ و مادیبوون و تێکۆشانەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی و ئەو پێداگیریەی بەڕێزیان لەسەر ئەوەی کە ماف و شایستە داراییەکان و موچەی هەوڵ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەست ببیت کە ئێستا دەبینین ئەوە موچەکان زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک سەرف کران. ڕاستی کاریگەری زۆر ئیجابی دەبیت، ئەم هەست پێکەین بازاریش زیاتر بوژایتەوە و لە پەیوەندیکردنیشمان لەگە شوێنە گەشتیارەکان دەبینین کە خەڵک داخوازی لەسەر ئەو شوێنانە زیاد بوو. دکتۆر فەیسەڵ ئەگەر بپرسم و بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران
ئەو کۆمپانیان پەیوەندیان پێوەکردن پێشبینیەکەن چەند گەشتیار لەو جەژنە ڕوو لە ئیدارەی سۆران بکات. ڕاستی وەرزی بەهار لە یەکێکە لە سەرچین وەرزەکانی گەشتیاری لەبەرەوەی خەڵکەکی زۆر یان بە تێکڕایی بەبێ هیچ جیاوازێک لە بەهەبووی و بەنەبووی هەر کەسێک هەبووی بی و نەبووی ببیت ڕاستی لە گۆرزی بەهار گەشت دەکات و سەیران دەکات بە پێ ئیمکانیاتە هەیەی لێ ئێمە تەوەقعی ڕێژێکی زۆر دەکەین لە گەشتیار و سەیرانکەر و سەردانی کەر کە بێنە ئیدارەی سەربەخۆی سۆران و ناوچە گەشتیارەکان بە پێی ئەوەی کە ناوچەکە زۆر گونجاو لەبارە هەم کەش و هەوایەکەی هەم ناوچە گەشتیاری و پرۆژەی گەشتیاری باشی تێدا و چاڵاکی گەشتیاری زۆریشی تێدایە بەوەی کە دەتوانین ینی ئەو بەو هۆکارانە و بەو بنەمایانە ڕێژێکی زۆر بیت بەڵام ینی تەخمینکردنی ژمارەکەی ڕاستی ئەمە پێمان خۆش نییە ژمارەیەک بین دواتر مەسەلەن هەندێک زروفی نەخوازرا و بە تایبەتی کەشوهەوە ئەنی کەشوهەوا لە بۆنەکان کاریگەریان دەبیت ینی لەسەر ڕێژە و کەمی و زیادی ڕێهاتنی گەشتیاران بەڵام ئەمە تەوەقعی ڕێژێکی زۆر بەرز دەکەین لەسەر ئەو بنەمایانەی باسم کردن جگە لەوەشکە ڕاستیەکی دیکەشەیە کە ئەوەیە ڕاستی بابەتی نەورۆز و چ زەنابەت ئاماژت پێکرد و تێکەڵاوی لەگەر جەژنی ڕەمەزان یانی تقریبن لەو خەڵکەکەی دوو بۆنەوە کە موچەکانیشدا بەشکران بوونە سێ جەژن و چەند بارە بۆ سەرۆکی حکوومەت بۆ ماستەر پلانی گەشتیاری لە سنووری ئیدارەی سۆران زۆر بایەخی پێئەدا هەوڵ هەیە لە هەندێک لەم وەرزەدا پرۆژەی تازەی گەشتیاری بێنە ئاراوە لە سنووری ئیدارەی سۆران طبعی دەرگاکان لە پێناو بە وەرهێنان واڵانە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە بۆ پرۆژەی ئەنجامدانی پرۆژەی گەشتیاری و شوێنی گەشتیاری زۆر باشیش و ناوچەی گەشتیاری زۆر باشیە کە تو بتوانی وەبەرهێنانی تێدا بکەیت خۆشبەختانە ئێمە ساڵانە ئەو پرۆسەیە لە پێشمانێنی ساڵانە دەبینی ناوچەی گەشتیاری تازە دێتەکایەوە و پرۆژەی گەشتیاری تازەش دێتەکایەوە بەڵام گرنگجی و احتیمامی زەنابی سەرۆکی حکوومەت ڕێزەر مەسرور بارزانی بە بابەتی گەشتیاری لە ناوچەی سۆران ڕاستی زۆر تایبەتە یعنی ئەوەی ئێمە تێبینی دەکەین زۆر مهتەمە و لە نزیکەوەش چاودێری پرۆسەکەی دەکات لێ ئەگەر خەتواتەکان خاون ئەوە لە پێنە ئەوەی کە باشترین ینی بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک پرۆژەکان جێبەجێ بکرێن لێ تەکیدی و تەرکیزی جەنابیان لەسەر ئەوەی کە ماستەر پلانێکی گشتگیر هەبیت لە بابەتی گەشتیاری مەنتیقەی سۆران دواتریش ئەو ماستەر پلانە وەکو خۆی جێبەجێ بکرێت چونکە ئێمە بڕاستی تەجروبەکانی پێشتر ئەو بابەتە هاتە پێش چەند جار ماستەر پلان دانراینە لە ناوچە گەشتیاریەکان بەڵام ڕاستی وەکو خۆی جێبەجێ نەکرایە زۆر دەستکاری کرا و لە نەتیجەش ئەمە دەبینی لە هەندێک شوێن هەندێک گرفت هەیە لە بابەتی جۆر و نەوعیەتی بابرێم پرۆژەکان لێ ئەوەی ئێستا ئەمە تەرکیزمان لەسەر ئەوەیە کە ئەگەر ماستەر پلانەکە تەسبیت بوو ئیتر وەکو خۆش جێبەجێ بکرێت لەوەی بتوانین ئەمە بابەتەکانیان ڕوویی مۆدرنی جوانتر بە کوالیتی بەرز و بە شێوازێک بیکە ئەمە ئەو تموحی هەمانە لە گەشت و گوزار بەوەی کە گەشت و گوزاریان بکەرتی گەشتیاری ببیتە سەرچاوەیەکی داهات و ببیتە وێزگەیەکی ینی لە لۆکالێکی بێتە دەربیتە بچتە وێزگەیەکیان قۆناغەکی بابرێم ئیقلیمی و نێودەوڵەتی بەوەی دەبی کە پرۆژەکانی ڕاستی لە مستەوا بن ئەوجە لەسەر ئەو لەو پێناوەیە یانەگەر هەست پێ دەکرێت خاوە پرۆسەکە لە پێنە ئەوەی کە بە باشترین کوالیتی و بەڕێکوپێکترین شێوە ماستەر پلانەکە پرسیاری من ئەو بێت لە بەڕێستان هەمانجیتان لەگەڵ بازار هێنانەوەوان خانە هەروها چێشخانەکان بۆ ئەوەی هەر نەبێت لە جەژن داکراوە بێ ڕەنگ بە گەشتیارێکی زۆر کە ڕوو لێ ئێرەکە بازار داخراوە بێ گرفتی بۆ دروست ئێمە پەیوەندیمان لەگەڵ کۆمپانیای دانەوێڵە خۆراکی سۆران کردیە لەسەر ئەو بابەتەوە بەشەکی زۆری نانەوەخانەکانمان پابند کردینە و ملزەممان کردینە بەوەی کە و جگە لەوەش مارکێتەکانیش و هەندێک پێداویستی دیکەش کە گەشتیاران لە گەشتەکانیان پێویستیان پێدەبیت ئێمە دڵنیای دەدەینە گەشتیاران کە بازار بە پێی خواستی گەشتیاران کراوە دەبی لە زۆربەی ناوچەکان و بە تایبەتی لەسەر ڕێگا گشتیەکان کە ئەوان پێویستیان پێ و لە ناو شاریش لێ ئەوەی پێویستیان پێدەبی لە بەنزیخانەکان و نانەوەخانە و گۆشت فرۆش و ئەو بابەتانە کێشیان نابیت ئینشەڵا بە شێوەیەکی ڕێکوپێک پرۆسەکە بەڕێوەدەچێت. خۆش بسواز بۆ تۆ کە لەگەڵمان بووی دکتۆر فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران بەڵە خۆشەویستانم هەر لەگەڵتان بەردەوامە بین ئەمەوێ قسەی کارژێڕی شنگلبانە وەرگرین کە ئێستا یەکێک لە پرۆژە گەشتیاریەکان لە سنووری قەزای ڕەواندز لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران کاک محەممەد عوسمانم لەگەڵە بێ لە کارژێڕی شنگلبانە کاک محەممەد سڵاوتان لێبێ وەکو شنگلبانە
ئامادەکاریەکتان کردووە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران؟ بەخێر بێن سەرچاوان ئێمە وەکو هەوارگەی شنگلبانی گەشتیاری ئامادەکاریش تەواومان کردووە بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆز. هەروەک خۆشتان باش دەزانن کە پشووی نەورۆز کە بۆ ناو مانجی پیرۆزی ڕەمەزان بەو کارە کە ئێمە گەشتیارمان نەبوو لەو پشوەدا تەوەقعی باشەکەین لە جژنی ڕەمەزاندا گەشتیارێکی زۆر بێت و بۆ نێوەش ئێمە لەو شەوانی جژن ئاهەنگی خێزانیمان دەبێت لە ڕێستۆرانتەکەماندا. گەشتیاران و کۆمپانیاکان تا چەند پەیوەندیان کردو بۆ ئەوەی شوێنی مانەوە عجز بکەن لێرە ئەوە هەیە یا خاوە لە چاو جژنەکانی تر؟ بەخوای تا حدێک تا ئێستا خاوە بەس هەر باشیشە ینی پەیوەندی ئەومان باش پێوە کراوە و زیاتر ئێمە لە ڕێی نووسنگەکانی مەقسەد نووسنگی خۆمان لە هەولێر و سلێمانی و کەرکووک ئۆفیسمان هەیە زیاتر حزەکان لەوێن دەرەکرێن لێن ئەکیدکردینەوە باشە تا ئێستا پەیوەندی باشاتەوە. هەستەکرێت لە نێو شنگلبانە زۆرێک لە ئیشکردن و کارکردنی پێوە دیارە هەندێ نوێگەری تازەگەری لە نێو شنگلبانان بەڵێ بە دڵنیاییەوە شنگلبانە هەمیشە لە نوێ بوونەوەی و هەمیشە لە هێنانی یاری نوێ و هەمیشە لە تامیراتکردن و ئەوانە بەردەوامین. بڵێ ئەکوا پارکی شەیە لێرە بەدووە ئەوەش بەکارەخرێتەوە بۆ گەشتیاران؟ ئەکوا پارک بۆ کاری ئەوەی کە زیاتر سیستەمی ئەکوا پارک یەکی 6 دەست پێکاتەوە ئێمەش تقریبان هەر لە مانجی 5 لە مانجی 6 ئەیکەینەوە ئینشاءالله. پرسیاری من ئەوە بێت دابشکردنی ئەو دووموچێ پێتان وایە هاتنی گەشتیارانیش بۆ ئێرە زیاتر ئەکا؟ 100% هاتنی ئەو دووموچەیە بە ڕێژەیەکی زۆر ینی کە دوێنێ شەو کە ئێمە دیقەتماندا بۆ تەلەفۆنەوەکان کە لیستی موچێ ئەلان کرا زۆر تەلەفۆنمان بۆ هات بۆ حجزکردنی خانوەکان. یعنی لەگەڵ ڕاگەیاندنی ئەو لیستە زۆر تەلەفۆن باشتر بین ڕۆژانی پێشتر خاو بوو دەڕووی کە تەلەفۆن بۆ ئۆفیسی ئێمە دێلێرانە بەس دوێنێ شەو زۆر باش بوو. خۆش بکات سپاس بۆ تۆکەوە لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ قسەکردن بوو لەسەر ئامادەکاریەکانی کەرتی گەشتیاری لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و قسەکانی بەڕێوەبەری گشتی گەشتوگوزاری سۆران فەیسەڵ سادق دەربارەی ئامادەکاریەکان هەروەها لە کارژێڕی شنگلبانەش محەممەد عوسمان باسی لەوە کرد کە لەگەڵ ڕاگەیاندنی لیستی موچە خواست و داواکاری گەشتیاران زیاتر بە بۆ شوێنە گەشتیاریەکە.